لەمڕۆ نەترس دوێنێ وتێ غازەی زۆریەت سپاس بخۆ چەند ئۆتۆمبیل دابەشەکرێ بەسەر سلێمانی ئەمڕۆ حەو کارگە غازی هەیە ئەچێتە 250 300 دووتەنیە ئەمڕۆ ناوی گەڕەکان دیارێکریا چی؟ وڵی فریمان کردووە ناوی گەڕێک دیاری ناکەن بەڵام ئەگەر بە تەلەفۆن پەیوەندیان پێوە کردبین ئەڵێ بۆ فڵان گەڕێک ناتوە ئەوە نانووسین بەڵام هەمووی هەرێکەوە چێ چێ بە گەڕێکی خۆی باشە هەر وەشیلەوە چێ بۆ گەڕەشی خۆی یعنی دیاری ناکرێتەوە بەڵێ نەت مۆزەفی لەگەڵانێنین نە هیچ خۆیان ئازادم بچن بۆ گەڕەکانی خۆیان و تاو تەواو کێشە غاز نەما باز نەما وەکوی کە باس کرا دوێنێت شەو چەند ڤیدیۆی بڵاو بۆ کە تەنکەری غاز لە کۆرمۆرۆ هاو ئەمەی ئەوەیە شوێیە هاتۆ هیە بێ بەدەلەوە هاوڵاتیان تر نەترسن لەمڕۆ نەترس ئێمەی دواتەوە چیەمانەی شوێن نانەوان ئەمە لە بەیانی ساعات حوتەوە دەوری 500 بتڵبووە یامانە بەنانەکان نانەوە تاوا بوو ئەوە پێی ماوە یامان بە هاوڵاتی ئێستا ئیتر ئەمانە هەمووی ڕوا بۆ گەڕێک جەناوی چاولێ لە کاتژمێر چەند وەگەڕەکە دابەشەکرێت لە ساعات حوتی بەیانی ئێمە لێرات دابەشێک